همو ديانة احترامها مواد كمنا إنه أزا يزدي مزا بيدينا كيفامش همو ديانة ردي حياة عمل عائلة خوامديو عمل الوي جندي هار الجندي كوجو بداقة خو خشكيت خورا وبرايت خو زارويد براي خو الجندي هار المالة كده. نادیە موراد لە ئازار و ئەشکەنجە و کڕین و فرۆشتن پێوەی لە کەنیزەکی دەستی داعشەوە بۆ خەڵاتی نۆبڵ. کاتێک شەنگال داگیرکرا نادیە موراد و هەزاران کچ و ژنی ئێزدی کەوتنە بەردەسی داعش. یەکێک لەو کچانە کە ئێستا بۆتە سیمبولی نەهامەتی و ئازار و ئەشکەنجەی دەستی داعش نادیە مورادە و کاندیدە بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵ. کاندیدبوون بۆ خەڵاتی نۆبڵ کاندیدبوونی هەموو ژنان و کچانی ئێزدیە کە ئێستا لە ژێردەستی داعشدان و کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت، واتە ئەو بۆتە باڵوێزی هەموو ئەو ژنانەی کە بەدەستی غەدر و تاوان و ئازار و ئەشکەنجەدانی داعشەوە دەناڵێنن. نادیە موراد ئەو کاتەی لە ژێر چنگی داعشدا بوو گەورەترین تاوانی بەرامبەر کراوە، کڕین و فرۆشتنی پێوە کراوە، بە نامرۆڤانەترین شێوە ئازار و ئەشکەنجە دراوە تەنیا لەبەرەوەی کوردێکی ڕەسەنی ئێزدی بووە. ئەو کاتەی ئازاد کراوە دەستگای میدیایی کورسات یەکەم کەناڵ بووە، چاوپێکەوتنی لەگەڵ ساز کردووە و شاشەی کورساتی کردووەتە مینبەری گەیاندنی نەهامەتیەکانی. الوەدەرەجی هەڕۆ هەر بینەکە سعات 12 شەف داتن دسێ زلام داتن هەرچی کەچ کەسپەیی کێفاوان هاتبایدە شخۆڕەت برن تگیریابایی نەگیریابایی یانی تەگۆ باس نایم قبول نەتکردن بزۆرێت برن بزۆرێت برنش خۆڕە ئیدارەکە هاتن یەکیشوان گۆتەم گۆئلەتم ڕەبێیم گۆسنایم خۆ یانی مەثلان دڵداری مخۆڵە لەبان دووسە هەتاژی خەلاص بم ئەسنە برم بشتنجة بدر روجا أزده نه روجا زمير ده سدوان دبوم المقردة در إدارة مدي يعني متابعا مدي سيستم يعني حارس سدوان النفين وسا ساعد دوان زوني بس در كتم مش باوان بازده اوان تقول يكدو هرد بهاين بهشت ورقاش بركتش كده ازدار قالك تذهبون قالك هتات بيجي تذهبون شبريك تقول بهاين يعني ارزان تبنا بينجابون. نادیە موراد نەهامەتیەکانی گەیاندۆتە نەتەوەیە گرتوەکان لە ئێستادا و بۆتە ماشێتی ڕۆژنامە و گۆڤار و سایت و میدیا جیهانیەکان و باز لەوە دەکرێت کچێکی کوردی ئێزدی تەمەن 23 ساڵ کاندیدا بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵی ئاشتی. نادیە موراد سکاڵای لە لای نەتەوەیە گرتوەکان و زۆربەی سەرکردە جیهانیەکان و دادگاکان تۆمار کردووە کە بۆ ماوەی 3 مانگ لە ژێردەستی داعشدا ماوەتەوە و دواتر گەنجێک ڕزگاری کردووە و دەرگای زیندانی لێدا دەخات و دەرگای ژیانی لێ ئاوەڵا دەکات. ئێستا نادیە موراد و چیرۆکی ژیانی بە جۆرێک ناسراوە کە هەر کات باسی ئەو بکرێت دڕندەی داعش و پەلامارەکانی دێتەوە یادی هاوڵاتیانی جیهان، چونکە نادیە موراد داوای لە جیهان کردووە کە بەهانای کچان و ژنانی ئێزدیەوە بچن و لەو نەهامەتیە ڕزگاری بکەن کە بۆ ماوەی 3 مانگ نادیە موراد چەشتوێتی.